ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی دانیشتوانی گوندی شمشێر لە پاوە. گواستنەوەی دوو هاوڵاتی خەڵکی سەقز بۆ گرتوخانەی ئیتلاعات. بەردەوامی مانگرتنی کارمەندان و معەلیمان لە سلەیمانی. ناڕەزایەتی کادری دەرمان لە مەشهەد. بێکاری 300 کرێکار بەهۆی داخستنی شرکەتی فولادی خەزەر لە گیلان. وا برینداربوونی 3 کرێکار لە ڕەشت. کۆبوونەوەی دانیشتوانی گوندی شمشێر لە پاوە. ڕۆژی هەینی 12 ڕێبەندان 1403 هەتاوی. کۆمەڵێک لە دانیشتوانی گوندی شمشێری سەر بە شارستانی پاوە دژ بە تێکدانی سروشتی چیای شاهۆ جادەی سەرەکیە و گوندەیان داخست و کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان تێکدانی سروشتی شاهۆ زیانێکی زۆری بە ژینگەی ناوچەکە گەیاندووە و پاراستنی و ناوچەیە ئەرکی هەموو خەڵکی کوردستانە. جێگای ئاماژەیە کە لە ساڵانی ڕابردوودا سپای پاسداران دەیان جادە و بنکەی نظامی لە داوێنی چیای شاهۆ لێداوە و دارستانەکانی ناوچەکەش لەلایەن کەسانی قازانجپەرستەوە تاڵان کراوە. لە ناوچوونی ڕووبەرێکی زۆر لە دارستان و لە وەرگەی و ناوچەیە دیمەنێکی ناخەژێنی بەخشیوە و ژینگە دۆستان داوای کاردانەوەی توندی کۆمەلگا بەرامبەر بە ئەو کاولکاریانە دەکەن. گواستنەوەی دوو هاوڵاتی خەڵکی سەقز بۆ گرتوخانەی ئیتلاعات. دوو برا بەناوەکانی نەریمان و میلاد ڕەندانی کە بە دوای مانگرتنی گشتی خەڵکی کوردستان دەست بە ئێدامی پاخشان عەزیزی و ریشە مرادی دەست بەسەرکرابوون بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سپای پاسداران ڕاگوێزراون. ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی ئەم ساڵ نەریمان ڕەندانی بە بیانووی بەشداری لە مانگرتنی گشتی و میلاد ڕەندانی ڕۆژێک پاش ڕفاندنی براکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکانی داگیرە. لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا بنەماڵەی و دوو چالاکە مەدەنیە چەند جار سەردانی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕەژیمیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر چارە نووسیان دەست نەکەوت. بەردەوامی مانگرتنی کارمەندان و معەلیمان لە شاری سلێمانی. ڕۆژی شەممە 13 ڕێبەندان فەرمانبەران و معەلیمانی سلێمانی سەرەڕای خراپی دۆخی تەندروستیان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام درێژەیان بە مانگرتندا. ڕۆژی یەکشەمە و بە داوای لێوردن حوتی ڕێبەندانی ئەم ساڵەوە فەرمانبەران و معەلیمانی ناڕازی پارێزگای سلێمانی دژ بە دۆخی خراپی معیشەتی و نەدانی موچە لە بەردەم بیناینەتەوە یەکگرتووەکان مانیان گرتووە. بەپێی زانیاریەکان دۆخی تەندروستی ژمارەیەک لە مانگرتووان خراپە و چالاکانی مەدەنی سەبارەت بە دروستبوونی مەترسی لەسەر ژیانی مانگرتووان هۆشداریان بە حکوومەتی هەرێمی کوردستاندا. ناڕەزایەتی کادری دەرمان لە مەشهەد. ڕۆژی شەممە 13 ڕێبەندان 1403 هەتاوی کادری دەرمان و بێهداشتی مەشهەد دژ بە خراپی دۆخی معیشەت لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی کۆبوونەتەوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکاری ئێران ماوەی 1 ساڵە کە لە ئاست دۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام هێشتا هیچ یەک لە داخوازیەکانیان جێبەجێ نەکراوە. کادری دەرمان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری چوونە سەرەوەی سیاقدەست و مەزایە، پێدانی داخوازیە دواخراوەکان، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تارەفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و کەمکردنەوەی سەعاتی کار بوون. بێکاری 300 کرێکار بەهۆی داخستنی شرکەتی فولادی خەزەر لە گیلان. بەهۆی داخستنی شرکەتی فولادی خەزەر لە پارێزگای گیلان بەلانی کەم 300 کرێکار بێکار و لە بلا تەکلیفی داماونەتەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی خاوەنکار بە بیانووی نەبوونی سەرچاوەی دارایی کار و چالاکیەکانی ئەو کارخانەیە ڕاگرتووە و لە مانگی ڕێبەندانی ئەم ساڵەوە 300 کارگەری لەسەر کار دەرکردووە. کرێکاران وتویانە کە خاوەنکار هێشتا حەقدەست و مەزای چەند مانگی نەداوە و پێرسۆنێلی ئەو کارگە سەنعەتیە لە دۆخێکی سەختی معیشەتیدا دەژین. هەروەها بەهۆی نەدانی حەقی بیمەکانیشان بە ڕێکخراوی تامینی اجتماعی کرێکاران تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. برینداربوونی 3 کرێکار لە ڕەشت.
ڕۆژەی شەممە سێنزەی ڕێبەندان بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارگەیەکی شاری ڕەشت سێ کرێکار بریندار بوون. بەپێی راپۆرتەکان باوکێکی تەمەن 6 ساڵ و دوو کوڕەکەی بەهۆی سووتانی کارگەیەکی بەرهەمهێنان و فرۆشتنی کەلوپەلی ئەلکترۆنی لە شاری ڕەشت بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. بەپێی ئامارەکان ساڵانە زیاتر لە 650 کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کارە بنە قوربانی و بە سەدان کارگەر کە مەندامە بن و بریندار دەبن. دۆخی خراپی تەندروستی عەباس واحیدیان شاهرودی لە زیندانی مەشهەد. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران دۆخی تەندروستی عەباس واحیدیان شاهرودی چالاکی سنفی فەرەنگیانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیڵاوای مەشهەد تێک چووە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. 27 گەلاوێژی ساڵی 1398 هەتاوی عەباس واحیدیان شاهرودی هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و پاش 7 مانگ ئەشکەنجە ڕەوانەی زیندانی وەکیلاوای مەشهەد کرا. ئەو چالاکە سنفیە لەلایەن دادگای ئینقلابی مەشهەدەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری، تەبلیغ دژی نظام، هاوکاری لەگەڵ گروپە نەیارەکانی ڕەژیم، تێکدانی بیرروڕای گشتی و تێکدانی ئەمنیەتی گشتی بە 21 ساڵ زیندان مەحکوم کرا. ناوبراو لە زینداندا تووشی چەند جۆر نەخۆشی بووە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام بەرپرسانی زیندانی مەشهەد ئەو بەندکراوە سیاسیان لە دەستڕاگەشتن بە دەرمانی پێویست بێبەش کردو. سەپاندنی سزای نوێ بەسەر زیانەبەوی. زیانەبەوی چالاکی خوێندکاری و بەندکراوی سیاسی خەڵکی تاران لە پەروەندەیەکی دیکەدا بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کراوە. زیانەبەوی پێشتر بە بیانووی دەربڕینی ناڕەزایەتی لە ژاراویکردنی قوتابیان لەلایەن دادگای ئینقلابی ڕەژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان مەحکوم کرابوو. ناوبراو لە پەروەندەیەکی دیکەدا بە بیانووی پشتیوانیکردن لە بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی بە 1 ساڵ زیندانی دیکە مەحکوم کراوە. مەترسی ڕادەستکردنەوەی ناهید مدەڕەسی بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە سێنزەی ڕەبەندانی ئەم ساڵ ناهید مدەڕەسی خوشکی ئیلهام مدەڕەسی بەندکراوی سیاسی پێشوو لە ماڵپەڕی تایبەتی خۆیدا ڕایگەیاندووە کە دەوڵەتی تورکیا بڕیاری سنوورداشکردنی بۆ دەرکردووە. هاوینی ساڵی ڕابردوو ئیدارەی کۆچبەرانی تورکیا بڕیاری سنوورداشکردنی بۆ ناهید مدەڕەسی دەرکردووە و ماوەیەک لەمەوبەر ئەو حکمە لەلایەن دیوانی باڵای ئەو وڵاتەوە پشتڕاست کراوەتەوە. پۆلیسی تورکیا ماوەی 15 ڕۆژ دەرفەتی بە ناهید داوە تاکووە وڵاتە بەجێبهێڵێت و ناوبراو داوای یارمەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی ئیمام جەماعەتی ڕەژیم لە وڵاتی سوید. محسن حەکیم اللهی ئیمام جەماعەتی ناوەندی ئیسلامی ئیمام عەلی لە ستۆکۆڵم زیاتر لە 10 ڕۆژە لەلایەن پۆلیسی سوێدەوە دەست بەسەر و بڕیاری دیپۆرتکردنەوەی بۆ دەرکراوە. بەپێی راپۆرتی میدیاکانی سوێد، محسن حەکیم اللهی پاش ئاگردانی قورئان لەلایەن سەلوان مومیکا چەند جار هەڕەشەی کوشتنی لێکرده بوو. هەرچەند پۆلیسی سوئێد بەڵگەی پێویستی بۆ تاوانبار ناساندنی ئەو بەکرێگیراوە نییە، بەڵام ڕاگیرانی دەڕۆژەی ئەو مەلا حکوومەتیە لە زیندانی ناوەندە ئەمنیەتیەکانی سوئێد گومانی لا چالەکانی سیاسی و ڕۆژنامەوانان دروست کردووە. ڕۆژی ڕابردووش سەرۆکوەزیرانی سوئێد بە فەرمی کۆماری ئیسلامی وەکو تاوانباری سەرەکی کوژرانی سەلوان مومیکا ناوبردو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.